بەڕێزان سلااو و ڕێز دێمەوە خزمەتتان بەڕاستی بابەتێکی زۆر گرنگتان پێشکەش دەکەم هەر تایبەتە بە بڕیاری دادگای فدرالی عێراق دادگای دەستوری بەڵام ئەم جارە لایەنە ئیقلیمیەکانی تاوتوێ دەکەین و کۆمەڵێک زانیاری گرنگم دەستکەوتووە کە لە مێدیاکانی دیکەی کوردی و تەنانەت عەرەبیشدا نەتان بینیوە باوەڕ ناکەم لە هیچ مێدیایەک من بەخۆم نەمبینی لەوێدا ئەویش ئەوەیە ینی لەگەڵ بڕیارەکە لە کاتێکدا دێ کە جەنگێکی نهێنی و ئاشکرانەکراو یان ڕانەگەێنراو لە نێوان تورکیا و ئێراندا و ئەو جەنگە زیاتر هەم لە مەسەلەی غازی سروشتیدا بینیمان بەڵام لە مەسەلەی ئیستیخباراتیدا شتی سیر ڕوئەدەن و ئەمانە هەمویان چەند ڕۆژێک پێش ئێستا ڕوویاندا و لەمەش زیاتر دەمەوێ باسی ئەوە بکەم ینی لە کاتێکدا کە کۆمەڵێک لە ئەنگری عەقڵیەتی کوردایەتی لە باشووری کوردستان و ئەوانەی لە ناو بازرگانی نەوتدا بازرگانی نایاسایی و قاساغی نەوتدا پشکیان بەردەکەوێت لە کاتێکدا ئەوان باس لەوە دەکەن هەر کەسێک بەو بڕیارە دڵخۆش بێ ئەوە خائینە ئەوە ئابڕووی نییە ئەوە لە مرۆڤایەتیش دوورکەوتۆتەوە لە کاتێکدا کە بەشێک لە ئەوانەی عەقڵیەتی ناسیۆنالیستیان هەیە باس لەوە دەکەن ئەو بڕیارە دەبێتە مایەی لە ناوبردنی کوردستان هەر لەو کاتەدا باسی بۆچوونی دەوڵەتی قۆڵی تورکیاتان لەبۆ دەکەم هیوادارم هەتا دوایی لەگەڵم دابن ئەو بەرنامەی هەوڵەدەم زۆر بە کورتی بەرنامەکەتان پێشکەش بکەم بەڵام تکایە لەگەڵم دابن و تکایەکی دیکە وەکو هەموو جارێک پێتان دووبارەی ئەەکەمەوە ئەو کەناڵی ئێستا کە ئەو ڤیددیویانەی لەسەر بڵاو دەکەمەوە کەناڵێکی نوێیە بەڕاستی ئیشتیراک و سوبسکرایبی بکەن بۆ سوبسکرایبکردن بە تەنیا 1 دقەتان پێویست 1 دقە بە عەرەبی پێڵن ئیشتیراک یانیش ئابۆنە بە زمانەکانی دیکە پێی دەڵێن ئابۆنە ئەوێ کلیک دەکەی کاتێک کلیت کرد ئیمەیلی خۆت و پاسوەردەکەی خۆت دەنووسی ئیمەیل و پاسوەردی تۆ هیچ پەیوەندی بە منەوە نییە ینی من نە ئیمێلەکەت نە پاسوەردەکەت نە ئەو کەسانەی ئیشتراکیان کردووە دەزانم چێنە نایانبینم ئەوە بە تەنیا بۆ ئەوەیە کاتێک من ڤیددیۆیەکی نوێم ساز کرد یوتیوب ئاگدارتان دەکاتەوە کە ڤیددیۆیەکی نوێم بۆ هاتووە لە بۆ منیش گرنگی لەوەدایە ئەگەر بێت و 1000 سوبسکرایبم هەبێ ئەو کاتە بە ئاسانتر ئەتوانم لایف بکەم و ئێوە ئەتوانن ڕاستەوخۆ بەشداری تێدا بکەن پرسیار بکەن و لە ئایندەدا ڕەنگ بێ بتوان بە شێوەی دیکەشدا بەشداری بکەن لەو ڤیددیۆدا باس لە 3 تەوەرە دەکەم هەروەکو یەکەمینیان باسم کرد جەنگی نێوان ئێران و تورکیا زۆر کەس پێیان سەیرە چونکە بەڕاستیش ئێران و تورکیا 300 ساڵە بەردەوام لە ناو ناکۆچیدانە بەڵام 300 ساڵیشە شەڕیان نەکردووە ڕاستە تورکیا بە بڕیاری دادگا زۆر تەنگاوە زۆر کەس لەوانەیە بڵێن پارەکەی لە دەستەسێ بەڵام مەسەلەکە بە تەنیا پارە نییە لە شتی دیکە تەنگاوە من بە ئارگومنتەوە بە بەڵگەوە لەو بەرنامەیەدا باسی دەکەم و باس لە ئۆپەراسیۆنێکی هاوبەش دەکەین سەرەتا ماوەیەکی دوور و درێژە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا هەوڵ ئەدا لەگەڵ ئیسرائیل ئاش بێتەوە خۆتان ئەزانن ڕەجەب تەیب ئەردۆغان لە چوارچێوەی پرس و کێشەکانی ناوخۆدا سیاسەتێکی ئیدۆلۆژی داڕێژێ بۆ نمونە سیاسەتێکی ئیخوان مسلمین ئیسلامی سیاسی لە هەمان کاتدا ئەو سیاسەتە ڕەنگ ئەداتەوە لەسەر پەیوەندیەکانی دەرەوە
لە بۆ ئەوەی خۆی بکاتە نوێنەری ئیسلام لەناو خۆی تورکیادا و ئەوانی دیکات بکاتە کافر بکاتە پیاوی ڕۆژئاوا و پیاوی ئەمریکا و ئیسرائیل بەردەوام لەلایەک بزوتنەوەی حەماسی بانکێشتی تورکیا دەکرد بنکە و بارەگا و تەلەڤیزیۆن و ڕاگەاندنی بۆ ساز دەکردن لە هەمان کاتدا دژ بە ئیسرائیل لێدوانی توندی ئەدان و خۆی بە نوێنەری قەزیەی فەڵەستینی ئەزانی ماوەیەکی دوور و درێژە ئیتر ئەردۆغان هەست ئەکا کە سیاسەتەکەی لەو بارەیە بە تەواوەتی ئیفلاسی کردو شکستی خواردووە و دەبێ لە بۆ ئەو هەموو دەوڵەتانە یەک بێک تەنازولاتی گەورە بکە ئیمارات سعودیا تا ئێستا ڕازی نییە بە تەنازولات چ ڕازی نییە چەند جار داوای کردووە کە شازادە لەگەڵی کۆ بێتەوە بەڵام ئەڵێ کاتم نییە ئیمارات تەنازولی زۆر گەورەی لە بۆ کرد هەروەکو دەزانن ڕەجەب تەیب ئەردۆغان سەردانی ئەوەی کرد ئەوانی سەردانی تورکیایان کرد بەڵام بەڕاستی تەنازولی زۆر گەورەی لە بۆ ئیماراتکردن بە تایبەتیش لە مەسلەی ئیخوان مسلمیندا و لە هەمان کاتدا ئێستاکە لە بۆ ئیسرائیل خەریکی هەمان کارە چەندین جارە ڕەجەب تەیب ئەردۆغان خواخوایەتی بەرپرسیارێکی ئیسرائیل یان بە کۆڕۆنا نەخۆشکەوە یان دایکی بمرێ بۆ ئەوی تەلەفۆنێکی بۆ بکە و پەیوەندی لەگەڵ خۆشکە چەند جار شتی وای کرد ئیتر بەڵام هەموو کاتێک ئیسرائیلیەکان پامێکیان پێدا جارێ بوەستە لەو دواییانەدا ئیتر تورکیا استراتیژیەکێکی نوێی بە پێی خۆی داڕشت لە بەرنامەی دوێنێدا بە کورتی باسم کرد ئەویش مەسلەی ئەوەیە لە کاتێکدا کە قەیرانی ئۆکرانیا هەیە لە نێوان رووسیا و ئەمریکادا چۆن بتوانن ڕێگە بە رووسیا بگرن ئەویش ئەوەیە غازەکەی نەکردن ئالتەرناتیفێک بدۆزنەوە بۆ ئەو وڵاتانی کە غازی رووسیاکردن تورکیا ئەمەی پێخۆشە یەک بۆ ئەوەی بەخۆی کێشەی لەگەڵ رووسیا هەیە لەو بارەوە رووسیا هەموو ساڵان بە تایبەتیش لە پایزەکاندا کێشەی غازی بۆ دروستەکە نرخەکەی بەرز دەکاتەوە و ناچاری دەکات بێ لەسەر مێز لەگەڵی دانیش لە بواری سیاسیدا لە شوێنەکانی دیکە تەعویزی لە بۆ بدا و لە هەمان کاتدا تورکیا بەخۆی بە دوای سەرچاوەی وزە دەگەڕێ و کێشەی وزەی هەیە جا لەو چوارچێوێدا ئیتر تورکیا استراتیژیەکی خۆی داڕشتووە پێشتر وڵاتانی دەریای سپیناوەڵاس واتە ئیسرائیل یۆنان مەسر ئەمانە هاوپەیمانیت تێکیان لەگەڵ قەتەر ساز کردەوە بۆ ئەوەی غازی سروشتی ئیسرائیل و مصر و یۆنان ئیتر دەربێن و خەتێکی نوێ بکەنەوە لە دەریای سپیناوەڕاست بۆ ئەوروپا بکە بچێتە ئیتالیا و لەوێشەوە بچێتە ئەوروپا بەڵام ئەمریکا لەوە کشایەوە چونکە خەرجی زۆرە و ئێستا کە تورکیا پێی وایە ئیسرائیل و مصر و یۆنان ناتوانن خەرجەکەی بدەن ناچارن لەگەڵ تورکیا سازش بکە لە بۆ هەندێش هەموو کارێکەکە بۆ ئەوی لەگەڵ ئیسرائیل ئاش بێتەوە بەڵام ئیسرائیل هەتاوەکو ئێستاش متمانەی پێ نییە چونکە ئەزانێ سیاسەتی دەرەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان سیاسەتی ئیخوان مسلمین یعنی سیاستێکی ئەیدۆلۆژیکە نەک لەسەر بنەمای بەرژەوەندیەکانی دەوڵەتی تورکیایە بۆ ئەوە کەم ڕوویان تێکرد لەو دواییانەدا میتی تورکیا لە ناوچەی لە ناوچەکانی یان لە ناو خاکی تورکیادا ئیتر هەڵسان پیلانێکیان ساز کرد پیلانەکە چیە پیلانەکە ئۆپەراسیۆنێکی هاوبەشیان ساز کرد لەگەڵ موساد بۆ ئەوەی گوایە ئیتراعاتی ئێرانی بەنیازی کوشتنی کارسازێکی یەهودی بەڵام هاوڵاتی تورکیا وە لە تورکیاش ئەژی ئەو کارسازان ناوی یایر گەلەر کەسێکی پسپۆرە لە بواری پیشەسازی سەربازیدا لە بواری پیشەسازی سەربازیدا پسپۆرە هەروەکو وتم هاوڵاتی تورکیا و تورکیایە بەڵام یەهودیە و پەیوەندێکی خۆشی لەگەڵ ئیسرائیل هەیە میت بانگەشەی ئەوە دەکە ئەوان لەگەڵ موساد ئۆپەراسیۆنێکیان ساز کردووە و نزیکەی 8 هەتا 17
کەسیان لە گروپێکی ئیطلاعاتی ئێرانی گرتوونە کە ویستویانە ئەو کەسە بە ناوی یایر گەلەر بکوژن تیرۆر بکەن لە تۆڵەی محسین فەخریزادە کە ساڵی پار لە تەهران لەلایەن سیخۆڕەکانی ئیسرائیلەوە تیرۆر کرا پسپۆرێکی گەورەی نوکلێری ئێران بوو و ئەو کەسانێک کە گیراون بە بیانووی ئەوە گیراون کە ویستیانە کارێکی وا بکەن و میت ڕێگای لێگرتوونە ژمارەیەک لەوانە حتا بە ڕەگەز تورکیشن ئێرانی نین بەڵام ئەوان ئەڵێ ئیطلاعاتی ئێرانی لە پشت ئەو هێرشە بووە کە ویستیانە ئەو کەسە بکوژن و ڕێگەیان نەداوە بیکوژن و سەرۆک وەزیرانی ئیسرائیلیش بەپێی میدیاکانی تورکیا سوپاسی میت و سوپاسی ڕەجەب تایب ئەردۆغانی کردووە بۆ ئەو کارە و لە ئایندەدا لە مانگی ئایندەدا دێتە تورکیا سەردانی تورکیا دەکەم. بێگومان چاودێرانی سیاسی شڕۆڤەکارانی سیاسی پێیان وایە میت سەرەتا ئەیتوانی بەخۆی ئەم کارە بکە یعنی بەڵام ویستوێتی شاباشێک بداتە موساد و ئیسرائیل بۆ ئەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ڕەجەب تایب ئەردۆغان خۆش بکەن و ئەمەیان کردوتە وەسیلەیەک بۆ ئەوەی پەیوەندیەکانیان خۆش بکەن و لەمەدا ئەنجامیان وەرگرتووە یانی دەمەوێت بە کورتی بڵێم لە گەلێک بواردا ئیسرائیل و تورکیا زۆرێکی یەکتری دەبن لە ئایندەدا و پێویستیشیان بە یەکتری هەیە هەروەکوتم مەسلەی بۆڕی غازی دەریای سپیناوە ڕاست بەبێ ئەمریکا نابێ و لەوانەیە ئیسرائیل بیر لەوە بکاتەوە بگەڕێنەوە تورکیا و لە هەمان کاتدا بە هەر شێوەیەک بێ ئەمریکا و وڵاتانی خۆرئاوە و ناتۆ هەوڵ ئەدەن ئەو غازە سروشتیەی کوردستانی عراق و قەتەر و ئیسرائیل و مەسر و ئەوانە هەمووی لە تورکیا کۆ بکەنەوە چونکە بەتەنیا لە تورکیا ئێستا خەتێکەیە و لەرگای ئەو خەتە بینێرنە ئەوروپا بە تایبەتیش ئەڵمانیا بۆ ئەوەی ئەڵمانیا بێمنەت بێ لە غازی سروشتی رووسیاوە بەو شێوەی لە ئایندەدا ئابلۆقا بخەنە سەر رووسیا و یانیش ئابووری شادەماری ئابووری رووسیا کە غازی سروشتی نەوتە ببڕن بەو شێوێ ئەتوانن رووسیا لە چین دوور بکەنەوە بێگومان ئەمە لە بەرامبەر ئەمەدا رووسیا لەلایەک لەگەڵ چین هاوپەیمانی استراتیژی ئەنجامدا چونکە رووسیا ئەزانێ ئەگەر ئەوان نەوت و غازەکە لێ نەکەن ئەتوانێت بیفرۆشتە چین و لە بواری ئابووریدا ئەگەر ئابلۆقەی خرایە سەر ئەتوانێت بەشێک لەو ئابلۆقێ سوک بکاتن بە بازرگانیکردن لەگەڵ چیندا و لە هەماندا ئێرانیش لەگەڵ چین لە بواری لە سووریا دەدا لە ناوخۆی ئێراندا لە بواری ڕێگەی ئاوریشمەوە هاوپەیمانێتێکی چینە ئەمریکاش بە دوای ئەوەیە کە هەم لەگەڵ ئێران لە بواری چەکی نوکلەری بگاتە ڕێککەوتن هەرچەندە ئیسرائیل ناڕازیە لەمە و لە هەمان کاداوەکوتم لە ڕێگای ئابووریەوە رووسیا ناچار بکە لە چین دوور بکەوێتەوە بەو شێوێ هەموو شەڕەکەی لە دەوروبەری پاسیفیک و لە دەوروبەری چیندا کۆبکاتەوە لە ئایندەدا پیلانە استراتیژیەکان هەتاوەکو ئێستا بەو شێوەیەنە و هەواڵەکان باس لەوە دەکەن ئەگەر ئێران لە چەند ڕۆژی ئایندەدا گێرە شێوەی یەک نەکە احتیمالێکی زۆرە ئەمریکا و ئێران لە بواری چەکی بالستیکی و نوکلەریدا بگەنە ڕێککەوتن و ئەگەر ئەمە ڕوو بدا بەڕاستی لە بۆ تورکیا کێشەیەکی زۆر گەورەیە و تورکیا لەمە ئەترسێ با بینە سەر بڕیارەکەی دادگای باڵای فدرال و ئەو بڕیارە هەروەکو باسم کرد تورکیای زۆر نیگەران کردووە تورکیا لە شوێنە ڕسمیەکاندا زۆر باس ناکە بە ناوی سەرۆک کۆمار و وەزارەتی دەروە هەتاوەکو ئێستا لێدوانێکی وای نەداوە بەڵام ئێمە دەزانین کە ئەو دۆسیایە ڕاستەوخۆ پەیوەندی بە تورکیاوە هەیە و ئەو شتانێک کە زۆر پەیوەندیان بە تورکیا هەیە دۆزی پاریسیشەیە ئەو دۆزە هەتاوەکو ئێستا لەناو چەکمەجەکەی پاریسدایە پێشتر کازمی ڕایگرت بوو
و بارزانی و نێچیروان بارزانی لە سەردانەکانیاندا بۆ لای ئەمانوێل ماکرۆن بە هەمان شێوە هەوڵیاندا بوو ئەو مەسلەی جارێ هەڵبەسێر ئەو مەسلە هێشتا لە چەکمەجەکانی پاریسدا ماوە هەر کاتێک بیان هەوێ دری دێنە و ئەگەر تورکیا لەمەدا بدۆڕێنێ بەلای کەمەی دەبێ 26 میلیارد دۆلار بداتە عراق و ئەمە بەڕاستی پارەیەکی گەلک زۆرە لە بۆ وەزعی ئێستای تورکیادا بە تایبەتی. ئاردان زەنتورک هەیە ڕۆژنامەنووسێکی فاشیستە لە نامەوێ ڤیدیۆکەی ڕاستەوخۆ کۆپی بکەم و دابنێم چونکە ئەگەر شکایەتم لێ بکە لەوانەیە یوتیوبەکەی کەناڵ یوتیوبی من دابخرێ بەڵام لە بەشی دیسکریپشن لە ناو یوتیوبەکەمدا لەگەڵ ئەو فلیمە لە بەشی دیسکریپشن لینکێک دانێن تکایە ئەو لینکە تەماشا بکەن ئانالیز و بۆچوونی ئاردان زەنتورک دەبینن لە بۆ چ ئەڵێم ئەوە لە هەمان کاتدا بۆچوونی دەوڵەتی قوڵی تورکیای چونکە ئەو کەسە من بەپێی زانیاریەکانم کە لە هاوڕێیانی ڕۆژنامەنووسی تورک وەرم گرتووە ئەو کەسە کەسێکی نزیکی مەهەپەیە کەسێکی زۆر فاشیستە پێشتر لە کەناڵی خەبەرستاردا کاری گەورەی کردووە و لە هەمووی گرنگتر لەگەڵ سەربازانی تورکدا بەردەوام هاتوتە کوردستانی عراق باشووری کوردستان یعنی خۆتان دەزانن ئەگەر کەسێک زۆر نزیکی میت نەبێت جێگای سیقە نەبێت نایبەنە شوێنی شار بە تایبەتی کوردستانی عراق چونکە لەوێ عسکەر بەردەوام سەربازان لەگەڵ جاسوسەکان پەیوەندیان هەیە میت بەخۆ لەوێ ئامادەیە لە کاتی ئۆپەراسیۆن و شەڕەکاندا و لەگەڵ پارتی ڕێککەوتنیان هەیە ئۆپەراسیۆن و پیلان و کۆبوونەوە ساز دەکەن بەردەوام لە هەمان کاتدا لەناو ئەو شەڕەدا سەربازێکی زۆر دەکوژرێ و دەوڵەتی تورکیا هەوڵەدا بیشارێتەوە هەبوونی ڕۆژنامەنووسێک لەوێ و بە کامێراکەیەوە پێگومان قبول ناکری ئەگەر زۆر جێگەی متمانە نەبێ و ئەم کەسە بە پێی زۆربەی چاودێرانی سیاسی کەسێکی ئیستیخباراتیە زیاتر نەوەکو ڕۆژنامەنووس ئەو کەسە لە دوایین ئانالیزی خۆیدا باس لەوە دەکا کە ئەوان تورکیا بۆ دوو مەبەست ڕێگای بە حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆڕی غاز لە ناو خاچی تورکیا تێپەڕێنەوە لەمە زیاتر بۆڕیەکە ئاسایی یاکرێ بۆڕی عراقی بێ بەڵام کە نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە بفرۆشترێ و بچێتە ئیسرائیل یەک مەبەستەکەی ئابوووریە بەڵام ئەوە بوو لە دواییدا هەموو تەنازولاتێک بە تورکیا بکە کە هەموو کارێکی بۆ بکە دژ بە پەکەکە لە کوردستانی عراقدا نەک لە تەنیا لە کوردستانی عراقدا بە گشتی لە دژی پەکەکەدا ئەم کارانەی بۆ بکە ینی با ئێستا ئەوانەی پێیان وایە ئێمە کە بەو بڕیارە دڵخۆشین و ئێمە کەسانی خائینین نانەتەوەیین نانیشتیمانین با تۆزێک بیر لەمە بکەنەوە و ئەو ئەڵێ ئێستاکە ئەگەر بێت و ئێمە وەکو تورکیا ئەو بڕیارە جێبەجێ بکەین ئەو چەکە استراتیژیە لە دەستماندا بوو کە هەتاوە کوێستا پارتی دیموکراتی کوردستانمان بەکاردەهێنا لە دژی پەکەکە لە هەموو جێگاکاندا و لە عراقدا پارتیمان بەکاردێنە ئەو چەکەمان لە دەست ئەڕوە ئەگەر بەکاریش نهێنین ئەو ینی کار بەو بڕیارە نەکەین ڕێز لەو بریارەی دادگەی فدرال نەگرین ئەوە بێگومان لە تووشی قەیرانی یاسایی دەبین و ئەو پێی وایە ئێران لە عراقدا لە خاڵێکی لاوازی دەوڵەتی تورکیایدا و دەوڵەتی تورکیا لە تێکۆشانی خۆی لە عراق و لە کوردستانی عراقدا پەنسەر دەبێ ئیتر لێرەدا دەگەینە ئەو ئەنجامەی کە بڕیارەکەی دادگای باڵای حکوومەت دادگای باڵای ببورن دادگای باڵای فدرال نەک بە تەنیا لایەنی ناوخۆی لایەنی دەرەچی هەیە و ئەگەر هاتوو ئێران و ئەمریکا لە زۆر بواردا ڕێک کەوتن
ئەوە دەبینین کە دەوڵەتی تورکیا زیاتر بەرەو پوکانەوە دەچێ و ئەو چەکە استراتیژیە کە نەوتی نایاساییە لە دەستی دەربهێنن بەڕاستی ئەوە نەوەک بەتەنیا گەلی کورد تێدا ئەحەسێتەوە لە بواری ئابووریدا و لە بوارەکانی دیکەشدا بەڕاستی هەموو کوردستان ڕزگاری دەبێ لە پیلانێکی ئیقلیمی کە چەندین ساڵە بە ناوی مافەکانی گەلی کورد و مافان نەتەوەیەکان بەڕێوە دەچێت. دیسە تکاتان لێ دەکەم هەوڵ بدەن ڤیددیۆکانمان بڵاو بکەنەوە کەناڵەکەمان سوبسکرایب بکەین بۆ ئەوەی لە ئایندەدا بەردەوام لە پێشکەوتنە نوێیەکاندا لەگەڵتاندا بین. ڕێز و خۆشەویستم بۆ هەمووان کاتێکی خۆش هیوا.